هێرش و پەلاماری دەوڵەتی داگیرکەری تورکیا بە تایبەت بۆ سەر باشووری کوردستان هەموو سنوورێکی ئەخلاقی سنوورێکی مافی مرۆڤ سنوورێکی ویژدانی سنوورێکی مرۆیی تێپەڕاندووە. ئەردۆغان گەورە تیرۆریست ئەردۆغان یاخۆت دەتوانین بڵین ئەمڕۆ لە لووتکەدا نوێنەرایەتی فاشیزم و نکولی و قڕکردنی گەلی کورد دەکات. ئیتر ئەو دەمامکە بەناو ئیسلامی و دەمامکی بەناو دیموکراتی و ئەمانەی کە لە خۆی ناوە بەڕاستی کاتێک مرۆڤ سەیری ڕەفتار و ئەو کۆمەڵکوژیانەی کە لەسەر گەلی کورد و گەلانی ناوچەکە پەیڕەوی دەکات ئەوە پشتڕاست دەبێتەوە کە ئەردۆغان بەڕاستی ئەمڕۆ نیەت و مەرامی زۆر گڵاوی هەیە کە هیچ پەیوەندیەکی بە ئیسلام و بە ناوەڕۆکی دینی ئیسلامەوە نییە، بەڵکو مەرامی ئەو مەرامی داگیرکاریە، مەرامی ئەو مەرامی خۆرەخکاری و پاوانخوازیە، مەرامی ئەو مەرامی کۆمەڵکوژیە وەک چۆن هەر لە سەردەمی دەوڵەتی عوسمانیدا لەسەر بنەمای کۆمەڵکوژی گەلان ئیمبراتۆریەتی عوسمانی ئاوا بوو، ئێستاش بە هەمان شێوە دەیەوێت لەسەر بنەمای کۆمەڵکوژی گەلان ئەو ئیمبراتۆریەتە زیندوو بکاتەوە. بۆیە لە بەرامبەر هێرش و پەلامارێکی بەو ڕەنگە فاشیزمانە بەو ڕەنگە نائینسانی و هۆڤانە بەڕاستی پێویستە گەلانی ناوچەکەش هۆشیار بن و ڕوبەڕووی ئەم فاشیزمە ڕوبەڕووی ئەم داگیرکاری و ئەم کۆمەڵکوژیە ببنەوە. ئەمڕۆ گەلی کورد پێشەنگی ڕۆڵی پێشەنگی ڕوبەڕووبوونەوەی ئەم فاشیزم و ئەم سیاسەتی نکولی و قڕکردن و ماڵوێرانی گەلان خستوەتە سەرشانی خۆی. مرۆڤ دەتوانێت بڵێ لە ڕۆژئاوای کوردستان لە ئاستێکی زۆر بەرزدا ئەمڕۆ نەگات تەنیا گەلی کورد بەڵکو و پێکهاتەکانی تریش بە شۆڕشی ئازادی لە ڕۆژئاوای کوردستاندا توانیویانە یەک ڕیزی و یەکێتی خۆیان ئاوا بکەن و هەمویان هۆشیارانە ڕوبەڕووی پلانە و مەرامە گڵاوەکانی فاشیسمی ئەردۆغان ببنەوە و ڕوبەڕووی ببنەوە و ڕێگە نەدەن ئەو پلانانەی سەر بگرێت. بەڵام بەداخەوە باشووری کوردستان بەڕاستی لەبەرەوەی سیستەمێکی حکومڕانی دەسەڵاتدار کە وابەستە و بەکرێگیراوە بە هەموو شێوەیەک خۆی فرۆشتووە بە داگیرکەری تورکیا لە چوارچێوەی ئەزندا و سیاسەتی داگیرکەری تورکیادا بەڕێوە دەچێت. یعنی ئەمڕۆ لە ڕووی استراتیژیەوە دەتوانین بڵین ئەگەر استراتیژێکی فاشیزمی ئەردۆغان کۆمەڵکوژی و ماڵوێرانی گەلان و دەست بە سەراگرتن بێ، ئەمڕۆ بەداخەوە ئەم سیستەمە دەسەڵاتدارە قازانج پەرستە بێ ناوەڕۆکە بێبەهایە خۆشی لەگەڵ ئەو استراتیژیەی داگیرکەردا خۆی کردوتەیەک لە هێرش و پەلامارەکانە پێشەنگی بۆ دەکا، سیخوڕی بۆ دەکا، هەموو مەرامێکی دەوڵەتی داگیرکەری تورکیا و فاشیزمی ئەردۆغان ملیم بە ملیم لە باشووری کوردستاندا جێبەجێ دەکات. بەڵام بەداخەوە ئەوەی کە جێگەی باسە مرۆڤ هەڵوێستی چین و توێژەکانە، هەڵوێستی کۆمەلگای کوردیە بەتایبەت لە باشووری کوردستان. یعنی ئێمە بەڕاستی مرۆڤ دەبینێ ینی ناڕەزاییەکی خەڵک زۆر هەیە لە بەرامبەر ئەم هێرش و داگیرکاری و پلان گێڕێکە هەیە. بەڵام هۆشیاریەکی هێشتا تێگەیشتنیەکی قوڵ لەم هێرش و پەلامارە نییە. عەتف و سۆزێکی زۆر گەورەی چین و توێژەکانی گەل هەیە بەرامبەر بەو بەرخودانەی کە ئەمڕۆ لە هەفتانین و لە هەرێمەکانی پاراستنی میدیادا دەکرێت. بەڵام بەڕاستی بەرەنگاربوونەوەی فاشیزمی ئەردۆغان تەنیا بە عەتف و سۆز و بە هەندێک هەڵوێز نابێ. ئەمڕۆ بەڕاستی بە یەکێتی و یەکڕیزی و یەکسەنگەری نێوان چین و توێژەکانی گەل دەبێت لەگەڵ هەرێمەکانی پاراستنی میدیادا. لەم چوارچێوەدا پەیامی دووران قاڵخان بەڕاستی بۆ ئەوەیە ینی تەنیا سۆز، عەتف، پشگیری، پاڵپشتی بە قسە لەگەڵ ئەو بەرخودانەی بەڕێوە دەچێت بەش ناکە، بەڵکو پێویستە شان بەشانی ئەو بەرخودانە جێگرتن لە نێو سەنگەردا هەبێت، جێگرتن لە نێو هەموو ئەو بوارانەی تێکۆشاندا هەبێت کە بتوانێت فاشیزمی ئەردۆغان لوتی فاشیزمی ئەردۆغان و ڕوشکا و سەرچەماوەی بکە، سنوورێک بۆ ئەم فاشیزمەدا بنێ. بۆیە لێدوانی هەواڵ دووران قاڵخان لە چوارچێوەی ئەو بنەمایەدایە. یعنی بەڕاستی ئەمڕۆ ئەو ناڕەزایەتیە تەنیا لە چوارچێوەی چین و توێژەکانی کۆمەلگا لای ڕۆشنبیر، مامۆستا، خوێندکار، فەرمانبەر، ژنان، گەنجان نییە تەنیا، بەڵکو لە نێو خودی دەستگا
چەکدارەکانی ناو باشووری کوردستانیشدایە ئەنی پێشمەرگە ئەمڕۆ بە ڕێژەیەکی زۆر لە پێشمەرگە ئەمڕۆ ناڕازین بارودۆخێکی ئەو تۆیان هەیە لە ڕووی بێموچەیەوە لە ڕووی ئەو ستەمەی لیان نەکرێت لە ڕووی ئەو زوڵمەی لیان دەکرێت لە ڕووی بەهەدەردانی خوێنیان لە ڕووی بەکارهێنانیان بۆ ئامانجی حیزبایەتی تەنگ و مەرامی پاسەوانیکردنی دەسەڵاتی ستەمکەر لە باشووری کوردستان ئەمڕۆ پێشمەرگە غرورێکی هەیە چەندین پێشمەرگەی کۆن و پێشمەرگەی تازەشمان بینی لەسەر شەقامەکان کە ناڕەزایەتی خۆیان لە ئاستێکی زۆر بەرزدا نیشان ئەدەن یعنی هەواڵ دۆڕان کاقان داوا لەم پێشمەرگانە دەکا کە بەڕاستی هێشتا پێشمەرگەن ینی مەرگی خۆیان خسۆتە پێش لە پێناو ئازادیدا لە پێناو ژیانێکی شەرەفمەندە کە چەکی پێشمەرگایەتیان هەڵگرتووە لە پێناو ئازادی سربەخۆیی نەک لە پێناو پاراستنی هەندێک دز و جەردە وڵات فرۆش و خاک فرۆش چەکیان هەڵنەگرتووە بۆی پێشی داگیرکەری تورکیا بکەون و چاساغی بۆ داگیرکەری تورکیا بکەن تۆ تواز لەوە بێنە هەندێک سیخۆر بخۆیان فرۆشتووە هەندێک کەسی سەر بە بنەماڵەی ئەم حیزبانە خۆیان فرۆشتووە بەڕاستی بۆ هەندێک قڕوش بۆ هەندێک پارە خیانەت و داگیرکەری سی خوڕی بەسەر براکانیان نەکەن بەڵام ئەمڕۆ بە ڕێژەیەکی زۆر پێشمەرگە هەیە ئەمڕۆ خاوەن هەڵوێستا خاوەن ڕۆحێکە لە دەرفەتێک دەگەڕێ بێوێ ئەرکی پێشمەرگایەتی و بەرپرسیارەتی خۆی پێشمەرگایەتی جێبەجێ بکە بۆیە دۆڕان خەڵخان ئەو هەستە دەبینێ ئەم ڕۆحە دەبینێ ئەم مەیلە و ئەم مەراقەی پێشمەرگە دەبینێ بۆیە داوایان لێکە یەکی دۆخەکە هەستیارە ئەردۆغانی فاشیستم هیچ سنوورێک ناناسێ پلانەکانی بۆ لە ناوبردننی هەموو دەستکەوتەکانی گەلی کووردە کە پێشمەرگە ڕۆڵی هەرە گەورەی تیابینیوە بۆ ئەوی بتوانین هەموو بەیەکەوە ئەم بەرخودانە تەنیا بەرخودانی گەریلا نییە بەرخودانی هەرێمەکانی پاراستنی میدیا نییە بەرخودانی شەڕوانان نییە لە ڕۆژئاوای کوردستان بەڵکو دەبێتە بێتە بەرخودانێکی گشتگیری سەرجەم چین و تێژەکانی کۆمەلگا هەر یەک بە شێوەیەک لە شێوەکان بتوانێت لە سەنگەری تێکۆشان و لە سەنگەری خەباتی دژ بە فاشیزم و دژ بە سیاسەتی نکۆلی قڕکردن بوەسێتەوە تا گەیشتن بە ئازادی و تا گەیشتن بە زەربەخۆی و تا گەیشتن بە شکۆمەندی و ژیانێکی بە حورمەت بۆ کوردان.